سادی سەبارەت بە کاری ڕێکخراوەی ئەمڕۆ هەر لە شاری هەولێر وەکو یەکێتی کە بابە تاڵەبانی سەرۆکایەتەکە چەند جوڵەیەکی سیاسی بینرا کۆبوونەوەی یەکێتی بوو لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ بەریتانیەکان پاشکەمێکی دیکە ئێوە یەکێتی لەگەڵ ئەمریکیەکانیش کۆبنەوە ئەم جوڵە سیاسی یەکێتی دەستی پێکردووە ئامانجەکەی چیە و دەتانەوێت چ پەیامێک بە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەم وڵاتە لێزانە بێنن بەشداربوونی بەشداری کاک بافل وەکو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی پاش کۆنگرە لەم کۆبوونەوەی ئەوڕۆ زۆر ئیجابی بوو بە ئیجابی وەرگیرا پیرۆزبایی لەکرا لە هەموو لایەک لەلایەن سەرۆکی هەرێم و سەرۆکی وەزیران و لایەنە سیاسیەکانیش لە هەمان کاتیشدا موساهەمەکردین لە گفتوگۆکان ئەمە کارێکی باش بوو و ئەو جمو جۆڵانی کە ئەمڕۆ چونکە ئێمە پێمان وایە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە بەشێکی زۆر لە قونسڵگەریەکان لە هەولێرن هەندێک لە جوولای اقتصادی و سیاسیەکان لە هەولێرن بە تەنێک کافی نییە ئەمە یەک دوو کەسمان لێرە بین بەڵکو پێویستە هەوڵی ئەو بدەن ئەو بینا هینە ئەم تەلارە ئاوەدان کرێتەوە و وەزبێ خۆی بینی کە بۆی دامەزراوە کەواتە یەکێتی خەمی ئەوەی هەیە پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی زیاتر بەدەستپێنێ لە پێناو حکومڕانێکی باشتریان لە پێناو زیاتر یەخستێمە یەکەم جاری لە چوارچەوەی حکوومەتی هەرێم و پەرلەمان ئەوە دامەزراوی فەرمی و دەستوری هێنا لە عێراق و لە هەرێمی کوردستان و جگە لەوەش یەکێتی ئەندامە لە دووسێ ڕێکخراوی نێودەوڵەتی لە بابەت بەرەی پێشکەوتن خواست لە بابەت سۆشیالیزم ئینتەرناسیۆنال بە دڵنیاییەوە لە بەشداریمان لەگەڵ ئەم لایەنە سیاسیانە کە لە چەند وڵاتی دنیا حکومڕانی دەکەن دەتوانین زۆر کاری باش بکەین بەڵام کلیلی ئەم نەفەسە تازەیە گرتنی کۆنگرە بوو و گرتنی کۆنگرە لایەن هەموو لایەک پێشوازی لێکرا پێویستە خۆشمان زۆر بەجددی وەریگرین. سپاس بۆ هەواڵ سادی ئەحمەد پیرە ئەندامی وەردی دانوستانکاری هەرێم بۆ بەغدا و ئەندامی وەردی باڵای یەکێتیش. سپاس کاک سعدی. بەڵێ ئەوەی کە بینیتان